تاکە کۆلێجی زانکۆی گەرمیانە لە کفری 9 ساڵەدا مەزراوە و تا ئێستا بینای سربەخۆی نییە. ئەمە کێشەی بۆ پرۆسەی زانستی و فێربوون لەم دەستگا ئەکادیمیەدا دروست کردووە کە ناتوانن پەرەی پێ بدەن. ئێستا ئێمە لەسەر لە بینای کتێبخانەین بە سوپاسەوە، بەڵام ئێمە کۆلێجی گشتکواڵ ئەبێ مەساحەیەکی زۆر با بڵێن ڕووبەرێکی فراوانی گەورەی هەبێت لەبەرەوەی چەندەها بەشی لێ بێتەوە. ئێمە تاوەکو ئێستا لەبەر نەبوونی با بڵێن ئەو ڕووبەرێکەوە پێویستە سیرەکەی ئێمە بەشەکەشمان هەروەها ئەو کێشەیە، کێشەی ئەو گرفتەی شوێنی هەیە، باڵا کێشەی تاقیەکانی هەیە، کێشەی کێڵگەی پەلەوەری هەیە، هەروەها بۆ تاقیکەیەوە مەیدانی ئێمە هیچ مەساحەیەکی هیچ ڕووبەرێکی گونجاومان نییە. ئەمە ڕێگرە لە زیادبوونی بەش لە ناو کۆلێجەکەمان، وەروەها ڕێگریشە زۆر جار ڕێگر بۆ لە وەرگرتنی خوێندکاری زیاتر کە خوێندکارێکی زۆر ساڵانە لە سەرەتاوە ڕوومانتیەکە دوایەوە بەبووی نەبوونی و کەمی شوێنەوە تووشی گرفت هات بووین و ئێستش ئەم شوێنی کە تێیدان لە ڕاستیدا لەلایەن وەزارەتێکی ترۆ پێمان درراوە، بۆیە ئەمە گرفت بووە لە ڕاستیە یەکێکە بووە لە هۆکارە سەرەکیەکان. خوێندکاران گرفتیان لە کەمی ژمارەی هۆڵی خوێندن و تاقیگەی ستانداردی زانستیدا هەیە. جگە لە حکوومەت ڕووی دەمیش لە بافڵتاڵەبانی دەکەن کە وەک کێشەکانی تریان ئەمەشیان بۆ چارەسەر بکات. لێرە کێشەکانی ئێمە بەهۆی نەبوونی بینای تایبەت بە بەشەکانی خۆمانە یاخود نەبوونی تاقیگەیەکە تەواو ئامێری گونجاوی تێدا بێت بە بەشەکەی خۆمان. ئێمە لێرە سەرڕای ئەوەی کە بینایەکمان هەیە بەڵام بچووکە بەشی پێداویستەکانی خۆمان ناکە، کۆمەڵی خوێندکاری زۆری لێیە. بۆ نمونە هۆڵەکانی خوێندنمان زۆر بچووکە، کوالیتی نییە، جێگای تاقیەکانمان زۆر سپیشەڵ نیە، یعنی زۆر بۆ شێوە نییە کە بتوانین ئەو شتانی خۆمانی تیا بکەین. داواکارین لە کاک فاڤێڵ وەکەوەی کە لەم ماوەیە هاوکاری زۆری کردوین، داواکارین کە وەک چۆن لە خانەقی دەستی کردەوە بە دروستکردنی بینایەک، لێرەش بینایەکمان بۆ دروست بکە. بەهۆی نەبوونی بیناوە تا ئێستا کۆلێجەکە یەک بەشی زانستی هەیە. ئەمە هەم خواستی ئەکادیمی ناوچەکە نییە و هەم توانای گەشەی زانستی کۆلێجەکەشی سنووردار کردووە. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.